واتە ئەو کەسی یەکەم کەس ناوی نووسیوە کە گەیشتە ئێرە یەکەم کەس مۆبایلەکە دەکڕێت؟ ئیشەڵڵا زنجیرەی ئایفۆن حەڤە پێکێت لە 4 مۆدل ئایفۆنی حەڤە حەڤەی پرۆ و لەگەڵ حەڤەی ئەیر و حەڤەی پرۆماکس هەروەها ئایفۆنی حەڤە ئەیر بە تەنەکترین ئایفۆن دانرێت لە مێژووی ئەپڵا لە بەرۆی لە پێشترا قەت هیچ ئایفۆنێکی دروست نەکردو ئەو نە بەو ڕادەیە تەنەک بێت و بەو ڕادەیە بەهێز بێ هەروەها ئایفۆنی حەڤە وەک پێشبینیەکانمان کرد و ڕاست دەرچوو ئەمە ڕەنگە تایبەتەکەیە بێت و شکڵەکەشی بەم شێوەیە بەردەست ئەبێ هەروەها ئەمە چ ڕەنگێکە؟ ڕەنگی پرتەقاڵیە و هەروەها ڕەنگی تریشی بەردەسە بێگومان بەڵامیتر ڕەنگە تازەکەی کە ترێندی ئەپڵە ئەمساڵ ڕەنگی پرتەقاڵیە و هەروەها چوارچێوەکی کردووە بە ئەلەمنیۆمەکۆی پێشبینیمانە کرد و باترێکی کردووە بە 4832 ملی ئەمپێر ئایفۆنی حەڤە بەڕێژەیەکی زۆر توانای ئەوەی هەیە بەکاربێنرێت و شەحنی دانەبەزێ ئەمە ئایفۆنی حەڤە ئەیرە کە تەنەکترین ئایفۆنە لە مێژووی ئەپڵا و بەم شکڵە و بەم دیزاینە بەردەست ئەبێ ئیتر لە دوای 19 مانگەوە ئینشەڵا لە هایستۆر بەردەست ئەبێ ئەمان بە 799 دلار ئایفۆنی حەڤەی ئاساییە و مەشان ئایفۆنی حەڤەی ئەیرە کە نوێترین ئایفۆنی ئەپڵە و تەنەکترین ئایفۆنی ئەپڵە بە 999 دلارە و هەروەها ئەمەشان ئایفۆنی حەڤەی پرۆیە بە 299 دلارە و مەشان ئایفۆنی حەڤەی پرۆماکسە کە داخوازیەکی زۆر زۆری لەسەر بێ ئیشەڵا ئەمساڵ و لای خەڵک زۆر تایبەتە بە 1199 دلارە تەسەورەکەم سەر و 250 270 ناوێک نووسرابێتە ئێستا واتە ئەو کەسی یەکەم کەس ناوی نووسیوە کە گەیشتە ئێرە یەکەم کەس مۆبایلەکە دەکڕێت؟ ئیشەڵا